بڵێنی ئێمە لە سایە حزبی عەدالە و تەنمیەی ئیسلامی و لە سایە ئەو دیموکراتیەی کە لە تورکیایە ئەوە چارەنووسی میلەتەکەی ئێمەیە. ئەو کاتێشی کە غەزوی عوسمانی هات کوردستان و عێراق و تا جەزیرەی عارەبی داگیر کرد بۆ نمونە نەکرد بەبوونی ناوەکان و دیموکراتیەکانمان ڕازی نەبوو. وڵاتی ئێمەی گۆڵی بۆ قەلەنجیر و قەلەداغ و ئاغجەلەر و قەلەتامۆر و داقوق و چسن ئەمانە ئەم نظامە کەمالیەی کە ئێستا مەوجودە لایەزال لەسەر ئەو پرەنسیب و سیستەمە کارەکەن بەرامبەر بە کورد و بە نەبوونی کورد و بە ئازادی کورد. بەڵام لەگەڵ ئەوەیە بڵێن چی ئەمڕۆ کێشە لە سەرکردایەتی کوردیە. هەموو لایەکمان دەزانین ئەمڕۆ تورکیا هێزێکی باڵادەستە لە ناوچەکەیە، هێزێکە فەرمو ئێستا بۆ نمونە بووە بە حاکمی سونە بەسەر هەر بیست و دەوڵەتە عارەبیەکە خۆی بە خاوەنی هەموو عارەب ئەزانێ. بەڵام ئێمە لێرە پێویستیمان بە یەکگرتنە بە کۆنگرەیەکی نەتەوەییە، بە یەک هەڵوێستیە، ئەبێت خۆمان چارەنووسی کێشەکانی خۆمان کرد، خۆمان دکتۆری خۆمان بین نەک بێگانە. بەڵێ کاک سەرتێب بەڵێ کاکە سلێمان مەجالم بدە. بەڵام داوا لەو کەسانە ئەەکەم لەو برادرانە پەیوەندی ئەەکەن سەرکردەکانی کورد بریندار نەکەن، تاوانبار نەکەن. ئەمڕۆ ئێمە لەو ئاستەیانین، ئەو هێزەمانە نیە، ئەو قووەتەمانە نیە، ئەو حکوومەتە نین. ئێمە ئەمانەوێت جارێک کێشەکەمان لەژێر معاملەیەکی ئیقلیمی ناوە و دەرەوایە با هەندێک کەس زۆر لە کەلامەکان و ئەدەبێتەکانی تەجاوز نەکا بەرامبەر بە سەرکردایەتی. بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش ئەحمەد لە مووسڵە دیێلمەیە. کاک ئەحمەد فەرموو. ئەحمەد لە مووسڵەوە. بله مرحبا برا سەرچاوا کەرەمکە باشی ئەس باشم سپاس ممنون برای عزیز کرد ام خود دل نکنم بجنه اف دجمنز ما ده هاری کاریو مکن آن ده تشتک نشامدن که هم پی راضی بین اما دائما دجمن ما جا چه کردی چه عربی چه ترک بی چه فارس و هر چیز بسلمان همش بسلمانی بله ام هر كان نتواش بسلمانين بس او ما بنتوا نظانا يعني اما بمروف نظانا او ظانك او هم تشتن كرت هيش مينا يعني بلغة عربية لا شيء او نظانا كرت مجوا كردي كفنتازوا بس مخابن ما دائما خدمتها ملتي بيون يكري يعني دابو نمونا بينم صلاح الدين ايوبي دار الهست خشار بيتشو فلسطيني بمرزقات كده او مش بنداستين جارك دي انا احمد شوقي امير الشعراء العرب كردا هیچ خدمت کرد نکرده اجاب هزاران نوا برای من خود گل نکن که هم سکن توهین ما بیتی کردایتی و هم کردین هم لوا قومی بلا زیاتر نبل با قومی بس بلا اما کی وابین بله کاک احمد بله سپاس بو سرنجاتاجی که هجیان ابا هند بینن لهرما لشرنخ لهرما قلبان شرنخ و گند روبوسکی کود دم بریده و کودیتی بریاچان مهان جبال فروکن اف 16 34 سیویلین کردان کوپرانیان زاروی بون هاتن قتل کردن لهیا نها لجنه لکورین هات که پیکینان و لجنه لکورین هیا نها چه صدم ندیار که نگلو اوس کی تو هم بار بولو برویج برکو اوید کو افتوانا دجی مروتی انجام دای لهم بردادگی بین برف کردن داستان لرانیا داستان کرکوی که ابزانم بله همه کاته کرد سپاس من وەخنەیەکم لە کەناڵەکەتان هەیە بەڵێ کە بەناوی مایکی خەڵک تەواوی بوو ناموسێ ئامادەکردنی پێشکەشکاری و ژووری کنترۆڵ و وێنەگرتن چونکەوە ڕوونکردنەوەیەکە بۆ هاوڵاتیان ئێمە ستاوی هێنارتی هەموو پێکەوە بە هاوبەشی خزمەتەکەین و هەموو پێکەوە بە هاوبەشی کارەکەین و سەرنجی توش لە بەرچاوایگی نەفتونێک بێ بەڵێ من غەمباری خۆم بۆ سدناندا بووم کە هەژە مانیان گرتۆ و داوا لە کۆمەلگانی دەوڵەتیەکەن کە بێن بۆ کاریەکانیانەوە بەڵێ نمەشی وادارین داوای تۆ گەشتی بێ سپاس محەممەد لە ڕانیە کای محەممەد فەرموو بازێوارە باشتر بۆ تۆ دەستخۆشی بەرنامە جوانەکەتانە دەکەم بەڕاستی تەوەرەکانتان هەموو جوانە هەموو لە جێگای خۆیەتی سپاس لەسەر تەوەرەکەتان بەڕاستی لە هەر جێگا کوردێک ئەزیەت بدرێ فەرقی نییە لە کوردی سووریا بێ یان تورکیا بێ یان ئێران بێ عێراق بێ هەر ئەزیەتی کوردە فەرقی نییە ئینشەڵڵا وەکو چۆن بەهاری و عەرەبی ڕوویداوە ئینشەڵڵا بەهاری کوردیش ڕووی دەدا هەرچەند پارتەی کوردستان بە تەواو دروست دیار دەبێ و یەک دەوڵەتی کوردی ڕادەگەیەنی بەڵێ کوردی تورکیا ئێمە وەکو کوردانی عێراق پشتیوانی لە کوردانی تورکیا و لە کوردانی سووریا و ئێران دەکەین
کوردەکانی ئەو سێ پارچانە چاویان لە کوردەکانی عێراقە بەڕاستی هەرێمی کوردستانی خۆمان ئەکرێ بڵێن باشووری کوردستان، باکووری کوردستان، ڕۆژاوای کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ هەر چوارپارچەکە باکوور و باشوور و فەرقی نییە کوردستان هەرێ کوردستانە. بەڵێ کاکی محەممەد سەرنجی توش گەشت گەلێ سوپاس پەیوەندەکەت محەممەد دیسان لە باژارە زاخود گەلمەیە کاک محەممەد کەرمکە بەڵێ الو بەڵێ کاک محەممەد سپاسی گەرم لێتان دەکەم کەرمکە باغ بە کاک محەممەد ئەم گۆداریەتەکەین کەرمکە ئەو بەرنامەکەی زۆر خۆشە ئەوە هەر کاتە قازە داخەت ئەمن تشتێک بێژم بادینی باغ بە کۆرمانجی خەبەر دەمە ئەستە گۆداری دیکەم بەڵێ بەڵێ دەبێژە ئەم حەسکێن دەسەڵاتن مەژێک ئەو پۆزیسیۆن هەر هەمی ببن یەک دەست و یەک دل با کەس بژمن هەڕەشایی و ئەرتشتانە لەسەرمە نەکەن بەڵێ پێویستە ئەمە ناو ماڵی خۆ ئەوەل ڕێک بێخن و پاشانژێک چاوەڕوانی ئەو دەوروبەرانە بن هەر کوردی تورکیا بتانی سووریا بتانی ئیران بن هەر کەسێکی دەست درێژی لەسەر بکرد ئەمە ناڕازینە و ئەمە هیچ لێ قبول ناکرد. بەڵێ کاک محەممەد سەرنجاتەجی گەشت محەممەد لەو لێرەوە کاک محەممەد فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامە شێکەین سپاس فەرموو لەتیف لەو لێرەوە کاک لەتیف فەرموو بەڵێ فەرموو ئەلو بەڵێ ئەلو ئەم کاتت باش هەموو کاتێکت برایان نزبەت ئەو تەوەرانگاڕکە بۆ بەرنامەی دانایی تەوەرێکی زۆرە جوانە بەس پێویستیە لەسەر ڕاگەاندنا کوردی هەمە ئالێکی وە پشتگیریەوەی تەوەرەوە بکات و هەمێ وەکو بێژن احتیماڵی پێ بدەن کورد نەبچێنێ هەولێرە و نەبچێنێ لە ڕۆژهەڵاتی کوردستانە یان ڕۆژ ئاوایە کورد هەر کورد هەر دەرەکی جیهانی بیت دوێت کورد یەک دەنگ بیت یەک هەلوێز بیت سیاسەتا خۆکەتە یەک سیاست یەک گرتی بیت ئەوان دیهارکردنا دەوڵەتەکە کوردی مەیالبەر ئەو ڕۆیان سڕیان ساڵەکردی چەند کوردێک هاتنە کوشتن باشووری کوردستانê چەند کوردێک هاتنە ڕۆژهەڵاتی کوردستانê کورد هەر کوردن هەر دەرەکی هەبیت پێویستە سەرکردێت مەسی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا باشوور باکوور یەک دی بگرن پشتگیریەکەن دەنگێک کوردی بگەهینە نەتەوێن یەکگرتی بگەهینە ڕێکخراوێن سڤیل ڕێکخراوێن جیهانی و ئەو ڕێکخراوێن کوونکە هەی بەس ڕێکخراوی درستی نزانم چکۆ زۆر دەوڵەتی تایی وەکو کووردا ملەتی ناودا هەی بندەستن gelek bes Kurda tenha arîşekayê arîşawek negirtine arîşawê nebûna êke Şbilî ew tu dibêjî ev arîşa Kurdanayê li serasê serkirdatiye di niha da li Bakurê Kurdistan ev rewşatiya rojevê ev 48 roj e girava birçîbûna bêdem berdam dike Kurd dimirin li zindanan da Kurd rewşaniya tenduristiyê têk diçe ev li Ewropa piranî li ser vê pirsê gelek caran her girevgirtin li Strasburgê berdam dike bu heya niha li vir jî li van jî heta ji bilî serasê elamê ew hinde giringî pênat kedin bu ji layê cemawarî ve xebata sivîl ve rêxxerawên civakê medenî heya niha helwîstekê tune nebûne ku ji ser pirsê netewê li ser xebata sivîl piştgiriyeka wan nebe bu hevdû بله پرسات جوانه برسوات جازی بدم باکو پشتگیری کرد عملی را حق خود در کردستان باشور هم برای خود این مسئله پارێزگا چه پارێزگاری تا حق ما برسی البرنامه حکومت که فدرالی نایدادن چونکو قومیت ما کرده يعني قومية ما كرد شوا تركيا كي عندها صالة ما في كردا بندس كره لأنه كحقيقة وكردا ده تكويد روشالات كردستان ده يعني باكور كردستان ده بن دويت هم كردك بيك دنگ بين يك حلوز بين تك ورا بين دنگي خب جايين لك وبوه بيجيريا كردين باكور كين ده كرد باكورو روشالات وروشاواش بجهنم هم ببينا خلقي كي خدان موافقه وخلقي كي خدان شارن بي بالك لطيف سپاس بو سنجتاجي تعال اول لكركوك وكاك تفرمو ئەلو ئێوارە باش بەڕێزم باشتر بۆ تۆ زۆر سپاس دەستخۆشم بەرنامە جوان لێکم بەڕاستی تەوەرەکەت جێگای خۆیەتی لەم کاتەیە پێویستە هەموو خۆشببووریان ڕای خۆیان بدەن لەسەرم وەتا من بە قەناعەتی خۆم هەرچی کورتێ هەر پارچێکی نەکو کوردستان جیهان بێ هەر برایەکین و هیوادارین هەر پشت بە یەک ببەستین و هیوای سەرکەوتن بۆ هەموو کوردێکە خوازم بەڵام برای بەڕێزەکەم من وا ئەبینم وەکو جەنابی سەرۆ فەرمووی هەر پێرار بکەی بوو وتی کوردانی باکوور کوردستانی گەورە بڵێن زیاد لە 30 ملیۆن کووردا
باش ئەم 30 میلیۆن کوردە بێت و ئەگەریە بگرێ و یەک پارچەی ینی ڕاگەیەنێت و هیچ باوەڕ ناکەم هیچ بتوانێت بەرەنگاریان بێتە بە یەک دەنگ بە یەک دەنگ هەڵبڕن و وەکو مصر وەکو سووریا وەکو بەڕای من شتێکی باش بدەسێن بەڵام لێرەیە شتێکە براکەم لێرە کوردانی تورکیا زیاد من لەو قەناتم 15 میلیۆن علەویمان هەیە ئایا ئەم خەڵکە ئێمە زۆر کاکتا لەسەرمەوە ئێمە بینی لەوەی خەباتێکی بەردەوامی سڤیل هەیە خەباتێکی چەکداری سەختی هەیە خەباتێکی بەس لە نەوروزی ئەم ساڵە لە ئامەد و بە کوردی کوردستان زیاتر لە 2 میلیۆن کەس نەوروزیان پیرۆز کرد لە باشووری کوردستانیش پێی وایە کە سەدام حوسێن لەسەر حکوم با ئەو دۆرپێچەی نێودەوڵەتی لەسەر نەبا ئەو گەمۆرەی نێودەوڵەتی لەسەر نەبا کورد لە باشووری کوردستانی بەم شێوە بوو پێت وایە دوژمنانی کورد داگیرکەرانی کوردستان قبول دەکەن بەوەی ئەگەر کورد خەباتێکی سڤیلیش بکە فەرمو 400 کەس لە زیندانەکان خەریکی هەمووان ئەمرن بۆ چونیەتی چارەسەرکردنی پرسیان بەڕێوە ڕێبازی دموکراسی بەپێی جارنامەی نێودەوڵەتی ئەی بۆ قبول ناکەن بەڵێ براکەم من ویسەوە بڵێم ینی ئێمە یەک شتێ لێرەیە ئەم کوردە عەلەویانە مەذهەبیان پێش نەتەوە خستۆ کاکە ینی یەکدەنگ نین لەگەڵ ئەو برانی بەتەپە و جەماعەتی ئەحمەد تورکوانە ئەگەر بێت و بە یەک دەنگ هاوارکەن و ینی خۆپشاندانی بەرفراوان ئەنجامدەن ئینشەڵڵا نەتیجەی بە بۆ نمونە کاکە ئێمانە بمانێ نەمانوێت تورکە دوژمنە فارسە دوژمنە عەرەبە دوژمنە بتەوێنێتەوە کاکە وەڵڵاهی هەر عەرەبیە شوان بێت لەو باشەکانی بێنە بکە سەرۆکی عێراق دوژمنتە کاکە یانی ئیسفادەیان لێ ناکەین اینجا بۆیە هیوادارم هەموو کورد بە یەک دەم بە یەک دەنگ هاوار بکە و ئینشەڵڵا بەو هیوایان نەتیجەیەکی باش هێنێ کورد و ئینشەڵڵا سەربەخۆیی بۆ هەموو کوردستان ڕاگەێنێت گەلێک سپاس کاکی تا لە کێرکووکە بەڵێ بەڕێزان ئێمە باس لەسەر پرسی کورتەکەن خەباتی سڤیلی کورد خەباتی چێکداری کورد خەباتی جەماوەری کورد خەباتی ئەلامی کورد بە هیچ شێوەیەک خەباتی کورد لە چارچەوەی ئەو وڵاتانەیە کە کوردستان لە سەریاندا بەش کردەوە ئەم خەباتە قبول ناکرێت و خەڵکیش باسی لەوایکێ کە پێویستە کورد یەک بگێ بوو تا ئێستا خۆی خیتابی کورد خیتابێکی یەک نەبووە بۆی بتوانێت لە ئارەت لە هەموو ئاراستەکانە خەوان ستات و خەوان کاریگەری بێ بەڵێ سوڕان لە سوڕانەوە بەڵێ کاک سوڕان کاک سوڕان دیارە کاک سۆران دەنگی مە باش ناگاتێ بەڵێ نیان لە کەرکووکەوە بەڵێ نیان خەم فەرموو هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس من بەرەو یعنی هین کوردستان ساعەکەم لەبەرەوەی بەوە ئەچێت کوردستانێکی بێ ساحێب بێ کوردستانی بێ سەرۆک هەرێمێکی وای نەبێ کە بتوانێت ئیشەکان جێبەجێ بکە دەربارەی شاری چەمچەماڵ شەو نییە زەلامیتیان نەکوژرێ لە ناحەق کوا تاکو ئێستاگەی هیچ قاتیلێک دەستگیر نەکراوە ئەوەی دەستگیر کراوە تاکو ئێستا لی نەکۆڵاوەتەوە تەنەها کەس کوژراوە بۆ نمونە تاکو ئێستا قاتیلەکانە سوڕێنەوە قانونی چەمچەماڵ ناتوانێت جێبەجێ بکات ئاساییسە قایم قامە بە هیچ شێوەیەک ناکۆڵنەوە لەناو ئەو شارە بۆ ئەو ڕەوشایە بۆ ناتوانێت لە کاتێکە کە سەلاحەتی کاملیان هەیە بە پێی قانون ئەمانە سەلاحیەتیان هەیە ئەو کەسانێک کە قاتلن بگرن بەڵێ بەس قەڵەیانەکەن کووە هیچ شتێ بووە ئێمە ئەمانە سەرۆکی هەرێم بڕیارێک دەرکا ئەو قاتیلانە یان بدرێنە دەست ئەو کەسانی کە لانە حەق کوژراون بدێنە دەست خۆیان بیکوژن یان خۆیان جێبەجێکەن شتەکە با مشکلەکە گەورەوە نەبێ و خەڵکەکە هەمیسان دەستیان نەچێتە کوشتن یەک بکوژن بەڵێ نیانخان زۆر سپاس بۆ سەرنجی تۆش دوایام ناوبڕە لەسەر تەورێکە بەردەوام دووبارە سڵاو و بەڕێزان تەوەریمە بەردەوامە بێ لەسەر ئەو ناو نیشانەیەکە لەسەر شاشە بەڕێستان ئەبینن بۆ تا ئێستا هیچ بەرسەوێکی ڕوون و ئاشکرای جوواکی نێودەوڵەتی نەبووە لە بەرامبەر خاستەکانی کورد لە بەرامبەر ئەوانەیە کە لەسەر پرسی نەتەواتی کورد گیراون ئەوان مانگرتیان کردووە بۆی پرسی کورد بەڕێوە ڕێبازی ئاشتی و دموکراسی چارەسەر بکرێن بۆ تا ئێستا هیچ هەڵویستێکی جدی نییە لەسەر ئەو مەسەلەیە بەڵێ لە سلێمانی پەیوەندێکمان هەیە ئالان کاکەلان فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت سلام ڕسمێ بۆ بەرنامەتان سپاس فەرموو ئەوە هەنێ ئەشخاصەیە کە قسە بە سەرۆکی هەرێمەکە ئەوانە خەیاڵیان خاوە مەگەر هەتا باش لە قسەی تو تێناگەم کاکەلانەکە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی متەواضعیتر قسە بکەی باش تێناگەم بەڵێ ئەلو بەڵێ ئەوە نیان خان لە کەرکۆ تەلەفۆنی کرد بەڵێ ئەوە قسەی هەردەم خۆیەتی بەداخەوە وەڵێ تەماشاوانە نجا بێگومان بەرنامە ئەوەیە هەر کەسێکی ئازادە سەرنج و نەڕینەن خۆچە نیشان بدە سەلاح لە بازیانەوە لەگەڵ ماگای سەلاح فەرموو ئەلو بەڵێ ئەم کاتە باش
هەموو کاتێکت سپاسەکەم وڵی بەڕۆژا من لە تەوەرەکە ئەگەم لە نییە ئێستا هاتمەوە لە ئیش بم بەس داواتان لێکم بەشم تەوەرێک دروستکەن لەسەر ئەم سولفەی ئاقارە بەڕاستی من وەک شخصی خۆمەوە 2 ساڵ و 5 مانگە خانۆکەم ئاوا ماوەتە بە هەیکەلی و چاوەڕێ ئاقارم هیچ دەنگێکی نییە و هیچ قسەیەکی لەسەر ناکەن نازانانی ئەمە تاکەی چاوەڕوان بین و نازانم چیەکەن بەتەمای چی بەڵێ کاک سەلاح سەرنجی تۆش لە بەرچاوە گیرین ڕاگررتنی سلفی عقارێک لە سەروێتە ئێستا بۆ جێ 2012 بۆ پارلەمانی کوردستان نەنێدراوە بۆی پەسەند بکرێ بەڵام لە کۆبوونەوەیدنی ئەنجومەنی وەزیران بڕیاریاندا لە کۆبوونەوەیەکەی هەفتەی داهاتوو بە جدی باسیەوە پرسە بکەن و بودجە بشار کاتێ بودجە پەسەند کرا پێم وایە سلفی عقار و زەواجی سەفەکرێ بەڵێ سوپاس پێوەندی کات دێوار لە دهوکێت گرمەیە کاک دێوار فەرموو نوێنە دێوارە خەڵە دەنویستی نەدێوار کاک بێوار بەڵێ کەرەمکە بڕاست بێژەمە خوزی ئەم هەمی کورد ئێک زۆرۆڤە بۆینە و ئێک دین بۆینە ئێک مەذهب بۆینە دۆ مشکلێ هەمی جۆرە سەر بن وانە سەربی ئاساسیژی کورد پڕانی بوسڵمانەوە و دنابە کوردانجیدا گەلێک شێوەزارانە بەسەف شێوەزارەژی دەوڵەمەندیە وەکو پسپورên vîwarît bêjin دەوڵەمەندیە زمانê Kurdî نیشان dide دەوڵەمەندیە بەس بەخەکێ بە تەفرقەی چێت کرد یعنی خوری نینە مۆبایلۆڤی هەرێمۆدی بەڵێ من دەنگ و بۆ ساوێژن کرد بەڵێ شکلێ نایە ئەوێتیا یعنی دڵڤەکەرە کاک بێوار ببوورە تەلەڤیزیۆنە ماڕیدە لە زیانینەوە ببوورە ئەم سەر بنەمایە ڤیان و کەفائێ و شیان دشوریدا ئەمەوی دیکەن ئەو سەرنجاتەیە سوپاز و پەیوەندیاتە ئێوار باش کاک بارزان لە کەرکووکەوە لە گەرمانە کاک بارزان فەرموو بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت دەستۆشی و بەرنامەی لێکم تەوەرەکە و ئاستەکەم تەوەرێکی خۆشە دەربارەی ئەم کێشەی کەوا لە تورکیایە کێشەی کورد لە تورکیایە ئێمە بێ هەمومان هاوهەڵوێز بین هەمومان هاودەنی یەک بین بۆ نمونە ئیساکانە ئەم کێشەی کوردان لە هەموو چاپاسەکان هەیە بۆ نمونە کێشەی کوردستانی باشووری خۆمان کاک کە جەنابی سەرۆکە ڕەشادا یان قسەیەکە کاکە داوای حەقی مافی کوورد دەکات چەند لایەنێک چەند بەرپرسێک کە لایەنێ خوا دەداخلی وەزعەکە بکەن و ئەزانن کەوا سەلاحەتی خوانی تایە داواتن چیەکەن لەلایەکەوە سڵحەکەن لەلایەکەوە ئیشەکان پێ هەڵە سازێنن ئیشەکان بە ئیشێکی باش نازانن ئەی باشە ماکرێ جەنابی سەرۆکە ڕەشەی بدا ئەیکاکە کابرا هەڕەشە نەدا دەڵێ هەڕەشەی نەدا پێت وایە کاک بارزان پێت وایە ئەمڕەوشە بووایە پێت وایە ئەمە بووایە ئایا کۆدەنگیەک نییە لەسەرەوەی کێکە ئاراستەی سیاسەتکردن چۆن بێ مناڵمان سەربڕن و بۆ لە کەکووک مناڵمان خەت بکەن و تەقینەوە لە ناو گەڕەکانمان کەم بۆ ئێمە مافی ئەومان نەبێت تەنانەت یەک هەڕەشەیەکی بەسیط بدەین بۆ مافی ئەومان نییە ئێمە بێ هەتاکەی ژێردەستی عەرەب بین هەتاکەی ئێمە ژێردەستی میلەتانی تر بین هەتاکەی ئێمە ئاوا بین بۆ ڕۆژە بۆ جەنابی سەرۆک قسە نەکاکە کابرا وڵای قسەی نەکرد و وەکو هەڵەجاڵنە نایبنە سەرۆکیشی مەقەبایی ئەوە سەرۆکیشی مەقەبایی نییە کاک ئەمە سەرکردەیەکی کووردە بە ناوی هەموو کورد و هەڕەشادا ناوی هەموو کوردەوە قساکە بێ هەمومان هاوڵێز بین لەگە قسەکانی جەنابی سەرۆک بین ئەمە سەرۆکمانە ئەبێ شوێنێ بگرین ئەمە هەموو دەوڵەتان احترافی پێمان کردەوە ئینشەڵا دەوڵەتێکی کوردی پێکەوێنێ بێ هەمومان هاوڵێز بین ئێمە ئەگەر دەوڵەتێکی کوردیمان لەلای خۆمان لە باشووری کوردستان پێکێنا ئەوە دڵنیا بە هەسێ پارچەکەی فەوریە یەکەگرێتەوە ئەوە با دڵنیاتان کەمەوە بەڵێ کای بەرزان بەڵام ڕێزمێ بۆ چەندەندان پەرلەمانێکەوە چون کەوا بە مالیکی ئەڵێن جەنابی مالیکی بەڕێز مالیکی جەنابی بۆ بەڕێزە ئەو کابرا کورد دەکوژێ بەڵێ کای بارزان زۆر سپاس بە پەیوەندیکەت بۆ بەرەکاتی زۆرمان پێدایی عەبدولواحید لە حاجیاوەکە عەبدولواحید فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت دوای دابەشکردنی کوردستان بۆ 4 پارچە چەند هۆکارێکی ذاتی مۆزوعی هەبوو کەمە لێرەدا باسی ناکەین بەڵام کوردستانی باکوور کە زۆرینەی کوردی کوردستانی لێیە زەرەرمەندترین پارچەی کوردستانە بەڵام لەو ڕۆژەوەی کە پەکەکە دروست بووە دەتوانم بڵێم پەکەکە پارێزەری شەڕەف و ناموسی میلەتی کووردە وە چاک دوژمنانی ئەم میلەتە دەناسێت
و تاکە حیزب لە مێژووی کۆن و نوێدا کە توانیوێتی چان بە جۆرێک کاک عەبدوڵواحید نازانم دەنگێک هەیە نازانم زۆر بەڵێ بەڵێ کاک عەبدوڵواحید لە حاجی سوپاس بۆ سەرنجی تۆ هادی لە سۆڕان دیگەلمانە کاک هادی فەرموو هەرچەندە تەوارێکە پەیوەندی بارامەکەتانەوە نییە بەس دەتوانم بەشداری بارامەکەتان بکەم بەتاکید فەرموو کاکە کارەوانگوبەرین کەناڵەکەمە مەسەن بێلایەن نییە ئێمە یعنی پێش چەند زۆر بەتەبعی سەرەسیۆنەکەتان دەکەین بۆ نمونە سەرۆکی هەرێم چوو بۆ دەرەوە یعنی ماوەی هەفتەك لە دەرەوە بوویەوە هیچ دەرتۆن نەدەخست بەس ئەگە بتانزانی بە برێک خەلەلەکەیە لە کەناڵەکە ڕۆین زۆر بەحس و باستان لەسەر دەکەێت ئێوە خوتان دەوە داوەسە کەناڵەکەتان بێلایەنە بۆ بزانمەوە بێلایەن نییە کاک هادی بەڵێ کاک هادی کاک هادی ئەگەر تۆ بینەرێکی تەلەڤیزیۆنە مەبی دەما سەرۆکی هەرێما کوردستانی ئەسخوا دەمێ سەرۆکی هەرێما کوردستانی سەردانە وڵاتێکی بێگومان سەرۆکی هەرێما کوردستانیە و سەرئاستی سەرۆکێک مەزنترین دنیایە وڵاتی دنیای ئەمریکادا پێشازیکردن زۆربەیە زۆرە نوچێنمە دیڤدەچوونەمە یا سەحافیا ڕۆژنەمەوانی راپۆرتێن مەمول سەرسەردانە سەرۆکی هەرێمێ بوون حتا سەرۆکی هەرێمە دیگەل هەر ڕۆژنەمەوانە کرد تەلەڤیزیۆنەکە گیانیژی لیقا کرد بە سەرهەندێکی ئەم ڕاوازکەن ئاخفنێ تویژی دوێ لیقایدا مەتکرا راپۆرتی ناخارێت يعني بس يقدر ماركي تشوي سرق وطني دبرنشي وقلتان ماركي تشوي لقى اوباما دبرنشي قالوا يعني بتلفون لقى الماركي اوباما كساكير بس هو تاريخ سواديش بحسبوا صار فنكل بله كاك هادي هرچا بيت سپاس بو سرنجاتا روزانه اگر تو سیر تماشای نوچین مبکی از بارم روزانه ما نوچل سروی کنه و سروی کریم کردستان مرو مالا تبایا دیداری توی حتی نک دیداری توی بتنه سر اصل سروکا و دیپلماسی حتی دیداری توی صحافی که همول اروپا و امریکا چکر به یکسل ویره ما بلاف کرد گلک سپاس بو سرنجاتا هرچا بیت سپاس شیدا لدربندی خانه بله مکاتب باش همو کاتی کت سپاس بۆ بەرنامەکەت دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس بەڵام هەرچەند پەیوەندی نیە بە بەرنامەکە ئێوە ئەم پرسیارەی من موچەی سەد موچەی ئەوەی کە لە حکوومەتی عێراقا هەیە و لە کوردستانە نییە با بخێتە بەرنامەوە بۆ مۆزەفینی کوردستانیش بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش نزار لەو لێرەوە کای نزار فەرموو ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت بەڕێز وەڵڵی من دەڵێم هەتا ئێمە ساحەبی ئەو سەرکردانە بین حاڵمانەوە خۆشتر نابێت چونکە ئێستا لەوانەیە لەم دوشە ڕۆژە دەچێت بۆ تورکیا کە هیچ جۆما لێ نەبووە بلێت مەسەلەیەکی ئەوها باسەکەم یان هەتا ئێستا ئەوەندە کەسەمان لە شەرناخ شەهید کرا کە بەس دڵگرانیان دەتبڕی هیچ هەڵوێستێکیان نەبوو بۆیە من دەڵێم ینی خەتای سەرکردەکانە بەڕاستی ئەو تورکیاوا لێمان کرد بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش عەزیز لە دووکێت گەلمە کاک عەزیز کەرەمکە الو بەڵێ کاک عەزیز کەرەمکە چۆنی برا زۆر سپاس نسبت مشکلامە و بەغدا گەلمالکی بەڵێ ئەم داخوازش اف حزبێت دەسەڵات کوردستانی بن معارضەت کەین پشتەوانی بگیرن ئاخرنا سەرۆکی هەمی اف حزبێت نەبێژن شەڕێ بەغدا و پارتیە بەڵێ ئەvە شتێکیان بۆ کوردە خرە عامە یعنی هەندی کورد خۆتکەنێک باشترە ئەم حکومەتێ بخۆڕە بەردە یەکەم هۆ ناوخۆدایەک نەبین ئەوشی ئەودێ سەمە بینە بێژە دەخوازیان مە ئەف حزبێت مە خۆبکەنە ئێک پشتەوانە بێژمە هاش بێشۆرینە ناوبەینە پارتی و بەغدا نەخۆشە ئەف شتە نییە ناوبەینە کوردە کورد خدرانە بەڵێ کاکی عەزیز بەخواستەتەنە بۆ خواستە گەلێکن دنجی بە پەیوەندی کردی بێدارین سەرکردایەتین سەرکردن کوردانجی گۆداریەوێ کرد بە بوو حەیان هایەکی نەگەلو بەڵێ دووسکی لە دووکێک کای دووسکی کەرەمکە بەڵێ لەسەر تەوەری هەوە ڕۆسیا بینم کوردمەیە ترکی چەند ئەحزاب بتمەیە ترکی ئەم هەمی زۆنی کورد ترکی مەزنترین هەکۆپێکاتی کوردۆیە بەداخەوە کاکی دووسکی بیداریم دووبارە پەیوەندی بکێتەوە و سەرنجە خۆتمان بکات بەڵێ تەماشاوانە نێژە تەوەرێمە
تەوارێمەوە کۆین دەبینن لەسەر گرفتگرتنا بە سەدان کوردانە کۆ بدەمێ نێزی پێنجی ڕۆژان گەرە بە برچیبوونێکی یا ڕاشانیە تەندروستی بە تەمامی تێک کوێ پەرلەمانتارین کوردان و نەرێن کوردان تێدا گەرێکی 600,000 دەنگین کوردان بەدەستانینە لە ئەوروپا کە چاڵێکی بۆسا بەردەوام دکەن ئەف خەباتە سڤیلە کوردان ژی بوونای تەقبولکردن گەل لەسەر چه ئەساسێک جڤایکە نێودەوڵەتی لەسەر پرسێن کوردان لە هەر چار پارچەن کوردستانی کورد لە ئیرانê دێنە بەداربەکردن لە بەرهەندێک و چاڵێکوانên mafê mirovî ne dîfayê mafê mirovî dikin li ser bîr û nêrînên cûda têne bidarbekirinin çalekvanên Kurdan li Sûriyê ev li başûrê Kurdistanê li Herêma Kurdistanê jî Kurdan mafeyan di çarçovê destûrî datiye tezbîtkirin û olayînê beramber amadenîne vê yekê qebûl bike hîn bi çi vê vedgerînin aya li ser hindeyekê li ser asê navxeyê Kurdistanê îradeyeka pêsiya serkirdatiya siyasiya Kurdaniye ku rêprîvan hemî tehediyatan de xwedî zexit be xwedî statû be ji bo ku mafên Kurdan tezbît bikin yan ber û vacî be bilê باوکی ئەردەلان لە هەریرەوە بەڵێ باوکی ئەردەلان ئێوارە باش باشتر بووتە بەڕێزم ئەوە ئەو برادرە لەسەر ئەو هەرچەندە تەوەرەکەش لەسەر ئەم بابەتە نیە بەڵام ئەو برادرە لەسەر سوفای عقاری قسەی کرد بەڵێ وتی نازانم سوفای عقاری تاخیرە بی کەس باسی لێ ناکە و بەڵام کێشەش کەشمان هەیە ئێمە لەسەر ئەو بابەتە بەڵێ ئێستا نازانم چ بەرنامەیەکیاندانەیە ئەڵێن هەر کەسێک ینی 200 مەتر کەمتر بیتن سفای ئاخاری پێ نادەین بۆ نمونە من بەتەما بووم حادێک بکڕم 150 مەتر بوو مەساعی هاتە سەرێ وتی شمولی سلفای عقاری ناکاتن بۆ لەسەر چی ئاساسێک نازانم ئەوان بە چ نەوعێک یارمەتی خەڵک دەدەن ئایا وەکو پێویستخان و خانووی لەسەر دروست ناکرێت خانووەکە سەقەتە بێ بچووکە بێ مەسەلە چی بوو یعنی نازانم مەسەلە چێ تاکو ئێستا شمولی ئەکرد 20 میلیۆن بە خەڵک دەدەن لە فەقیری ینی خەڵک بژێوەی ژیانی خۆی پێوە بەڕێوە بباتن ینی ئەوان کەسیان تێ ناگاتن مەبەستیان چییە هەر ڕۆژێک بەنەوەیەک بەڵێ باوکی ئەردەلان هیوادارین سەرنجی تۆش گەشتە بێ بۆ 150 عەرزە سولفەی عقاری نیوە کۆتۆڵێ بەڵێ ڕزگار لاو لێرەوە کاک ڕزگار کەرەمکە باشی بەڕێز زۆر سپاس وڵای من لە دەرەوەی تەوەرەکە قسە دەکەم ئەو کاتێک باسی هەولێر دەکرێت لە ناسی ئەلو بەڵێ بەڵێ ڤیدیۆیەکتان هەیە هەولێری بە زۆر بەخەتی سەعاتەکەشتان دروست نەبووە و داشت تەلەفۆنم کرد بێ پێشنیان دەکەم کە ئەو ڤیدیۆی بگۆڕن هەولێرێکی مەسەلەن سەعاتەکە دروست بە بازار نیشتیمان لێ سیازەکە دروست بۆدا ئەجێت نەبی بەسەر چاو سەرنجی تۆ لە بەچاوگیری سپاس بۆ تۆ خۆشەویستی تۆ بە هەولێر بەڵێ بەڵێ تەماشەوان نجا بابێ محەممەد ئەمکۆ باوکی محەممەد لە شاری سلێمانی بەڵێ باوکی محەممەد بەڵێ برا جوانەکەم بڵێتی من ئەوە ناڵێم ئەڵێم کورد بۆ بە زەمانەتێ بۆ ئەم چوار وڵاتە قەدر و بەڕووی یەکتری نەبنەوە من لەسەر حسابی کورد بێ ئەم چوار وڵاتە دەمێکە پێکەوە نەهاژیان ئەگەر بەهاتە هەر پارچەیەکی کوردی تێ نەبووایە ئەمە ئێمە بوونە بە زەمانەتی ئەو وڵاتانەش کە ئەو وڵاتانەش لەسەر حسابی ئێمە ئاشتی بڵێن بۆ ئاشت ئەبنەوە مەقسەد هەر کێشەیەکیان هەبێ ئاخرەکەی دێتەوە سەر کێشەی کورد ئەوانەیە کێشیان نامێنێتەوە ڕێک ئەبنەوە یعنی بە من وابێ هەموو ئەم چوار وڵاتە هەست چواری لەسەر حسابی کورد دژایەتی یەک ناکەن ئەگە بشیکەن زۆر بەکەمی ناکەوێتە حاڵەتێکی بڵێن شەڕەوە یان حاڵەتێکیەوە ئەمە شەر هەمووی لەسەر حسابی کووردا بۆ مەسەلەی بڵێن بەرنامەیەکتان هەیە لە بەرنامەکەتانە ئەڵێن ئاسۆعالیە پێم وابێ مەسنۆڵمەندی کۆنی یەکێتی ئاڵێ خەونی شاعیرانە منش پێی ئەڵێم خەونی شاعیرانە بۆ ئەو کاتە خۆشی هە لە ناوە حیزبەیە بۆ ئێستا و قسانە ئەکا خۆشی ئەو کاتە تەیدی هەموو شتەکانی ئەکرد لە مەعارەزەی کوردیا و لە ناو گۆڕان و لە ناو ئەوانەی دیکەیە کە ئێستاوە بەس زەقی قسەی وا ئاکەن یەکێ نەزانێ ئەمانە 6 قەرەت وڵاتیان دروست کردووە بەس ئەوان ناتوانن کە وڵات دروست بکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندێکت باوکی محەممەد لە هەولێرەوە لە گەلمانە کاتە باش بەڕێز هەموو کاتێکت باشە بەخەتەوەرەکەی ئەمڕۆتان بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی نایەتە جواب لەسەر مانگرتنی کوردانی تورکیاوە بەڵێ ئێمە ئەوانش سەیری هەڵوێستەکانی کورد دەکەن کە بۆ لەسەرێک بە جواب نین ئەمە بینیمان دوێنێ پێرێ لە بەردەم نەتەوەی گرتوەکانە لە هەولێر مانگرتنی ڕاگەر کەچی بەرپرسانی خۆمان دەریانکردن و لیاندان و
نانێ لێمان بگرن ئێوانش فەیریوانەکەن کە کورد ئەوە نێن لەسەر کورد بە جواب دێ ئەوانش هەڵوێتیان نابێ بە تاکید بەڵێ باکی محەممەد بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش بەڵێ تەماشەوانە نێژات تاوارێما کۆین دزانن هون سەرکرانی دەبینن شخصەت گرتیان کورد بۆ دەمێ نێزی پێنجی ڕۆژانە دەگرتی گەن تورکیادا دەست بەگیرەوە برچیبوونا بێدەم کردنە ji ber هەندێک و وەختیوەکی ئەو دخوازن پرسگیرێکا کوردان لە تورکیا بەڕێوە ڕێبازین دموکراتیک بینە چارەسەرکردن ئەو داوی بە ئۆپەراسیۆنێن سیاسی و لەشکێری بێت و لە ئەوروپا ژێک لە هەمبەر gelek caran li hember ofîsa Yekîtiya Ewropa ewan Kurdan gereva birçîbûnê kiriye daxwaza mafên xwe kiriye ku mafên Kurdan jî mafên wan yên netewê ku mafeke mafê wan yê heqîqê pê bête dan bile Seyid Mehmed li Hacî Awa legel mane Alî ew katet baş hemû kateket zor spas wallahi em bale Kurd بله خاچ کوردستانیان تاڵان کردو هەرزان کردو بۆ عربانە بەڕاستی یعنی من بەڕای من ئەوانە حەقە بدرێنێ دادبرەوە و خاکی کوردستان خاچی مگەلی کووردا ئەو خاکە بەڵێ کاک سەید بەڵێ هەرچوونەی بسپاس پەیوەندی کاک سەید یارە پەیوەندێکی پچرا بڵێ ڕۆژهەڵات دەبێژە لەسەر تۆری کۆمەڵاتی پەیجی مایکی خەڵک بەڕێزان لەمەودا لە پەیجی مایکی خەڵک هەموو ڕۆژەی تەوەرەکەدا بەزێنین ئێوەش بوتان ئازادن لە چوون کومنت و سەرنجەکانی خۆتان نیشان بدەن لەوێ سەرنجەکانی ئێوەی بەڕێز بڵەوەکینەوە بە ناونیشانی facebook.com/مایکی خەڵک بەڵێ ڕۆژهەڵات دەبێژە تورکیا هەوڵان دەدە کورد نەبیتە خوددان وڵات نەک بەس تورکیا بەلکو هەرسێ پارچین هەر جارنجێک تۆمەتێکێ بۆ هێزین سیاسیین کوردان دروست دەکەن بەرێ تەماشەوانە نێژە بەوەیەکی جاتنیەدا و یەتەوەری ڕویە بەرنامە مایکی خەڵک هەیە سەبەی تەوەرەکی دن هەر شاد و بەختەوەر بن